بەسەرهاتی ئەو جارە ئایدەس ئازیزانم بەسەرهاتی گەنجێک خۆی دەیگێڕێتەوە و دەڵێ لە ڕۆژێکی ڕەشدا لە یەکێک لە بازاڕەکانی بازرگانی لە شاری خوبەری ڕۆژهەڵاتی سعودیەدا لە قاوەخانەیەک دانیشت بووم و قاوەم دەخواردەوە ڕۆژنامەیەکی پەسەندی خۆم دەخوێندەوە لەو کاتە کچێکی چاوجوانی سەرنجڕاکێش لە لەش و لاری بەلار و لەنجە بە پێشمدا تێپەڕی سەرنجی دام بە سەرنجێکی قوڵی تینوو بۆ جوانی و ڕێک و پێچی بەبێ ویستی خۆم هەستام دوای کەوتم لەو کاتەدا چووە ناو دوکانەکان نەمتوانی بە دوایدا بچمە ژوورێ لە ترسی پیاوانی پۆلیس نەک لە ترسی خوا پەنا بەخوا ئەوڕی لە دامەوە و ئاماژەی کرد بە دەستە جوان و سپیەکەی کە ڕازابەوە بە ئەنگوستی لەو ئەڵماس بە بێویستی خۆم چوومە ناو دوکان بە شەرمەوە پێی گوتم تکایە ژمارەکەتم بدێ پێم گوت و ئەویش لەسەر مۆبایلەکەی تۆماری کرد ئەو مۆبایلەی لەم سەردەمەدا پەیدا بووە و تووشی گرفتی و ئاژاوەی زۆری کردینە پاشان بە چەند سەعاتێک لە کۆتایی شەو پەیوەندی پێوە کردم و دوای قسەی خۆش و سەیر لە نێوانماندا پێی گوتم بێوەژنە و ئافرەتێکی کارگێڕە و خاوەن سامانە و 30 ساڵانە ئەگەر ئەوت بدیت بە وا دەزانی 18 ساڵانە بەڵێ پاش ئەو قسانە دەستمان بە دانانی کاتی یەکتر بینین کرد لە سەرەتاوە لە خواردنگەکان و پاشان لە قاوەخانەکان لە هەموو دیدارەکان نەمدەتوانیت دەستیشی ماچ بکەم بەوەش پەیوەستیم پێوە زیاتر بوو لەبەر ئەوە لە دڵی خۆمدا دەمگوت ئەوە پاکە و لە پێش من دۆستایەتی کەسی نەکردووە و نایەوێ کەسی دی بێجگە لە من بناسێت لەبەر ئەوە من لە چاوی ئەو گەنجێکی کۆک بووم و بەڕاستی زۆر جوان بووم بەڵێ ڕۆژێک تەلەفۆنی کرد و گوتی ئیشێکی گرنگم پێتا پێم گوت بەرفەرمانم گیانەکەم گوتی دەمەوێت لە فڵانە چێشتخانە دوای سەعاتێک ببینم گوتم ئەگەر بەسەر ئاگریشدا پێ دێم بەڵکو بەناو دۆزەخدا بڵێ لە چێشتخانەکەیدا دەستمان بە قسە کرد پێم گوت چیت لێم دەوێ گیانەکەم لە جانتاکەی سەفەر نامەیەکی پلەیەکی بە ناوی من دەرهێنا بۆ قاهیرە بوو لەگەڵمانەوەی 3 ڕۆژ لە ئۆتێلێکی 5 ئەستێرەیی هەروەها چەچێکی واژوو کراوی بە ناوی من بە بڕی 10,000 ڕیالی سعودی پێی گوتم دەمەوێ پاش سبەی بچیتە قاهیرە هەروەکو بۆ دیاری کراوە بچیتە ئەو ئۆتێلەی کەوا چاوەڕێتە و گیراوە میوانخانەکە بەڵکو میوانخانەکە نا ئازیزان بەڵکو دۆزەخەکە لەوێ کەسێک هەیە بە ناوی فڵان و ئەمە ژمارەی مۆبایلەکەیەتی بۆ ئەوەی لەگەڵی لە کۆمپانیای فڵان و لە جیاتی من ئیمزای ئەو جل و بەرگانە بکەی کە لە پاریسەوە بۆم دێت ئەمەش وەکالەت نامەی منە تکایە بڕۆ پێم گوت بەسەر چاو ئەوجا بە شەڕ لەگەڵ سەرکاری ئیشەکەم مۆڵەتم وەرگرت و لە هەمان کاتی دیاری کراو چووم بەڵام خۆزگە ئەو گەشتم نەکرد بە پاش ئەوەی لە سەعات 4 عەسر گەیشتمەوێ کەمێک حەسامەوە لە سەعات 6 ئێوارە مۆبایلەکەم دەرهێنا و ژمارەکەم لێدا بەڵێ خۆزگە هەرداوام نەکرد بە بەڵێ ئازیزانم دەزانن ئەو ژمارەیە چێ بوو
بەڵێ دەزانن ئەو ژمارەیە چێ بوو؟ ئەوە کچەکە بوو. پێم گوت فڵانی. گوتی بەڵێ خۆمم بە ئێسک و پڕۆسکەوە. دیارە سەرسام بووی خۆشەویستەکەم. گوتم بڵێ. گوتی وا دێم هەتا ئیشەکەت بۆ ڕۆم بکەمەوە. پێی گوتم وەرە خۆشەویستەکەم، وەرە فڵانە شوێن ژمارە ئەوەندە. خێرا هەستام، چووم و بە کراوەی چوومە ژوورەوە. لە هەمان شوێنی هۆتێلەکە دیتم بەرجێکی ڕوت و تەنچی لەبەردا بوو کە بەڕاستی وروژێنەر بوو. هەرکەس بیدیت بایە خۆی پێڕانە دەگیرا مەگەر کەسێک خوای بپەرست بایە و خوای بەڕاست بزانی بایە. دەستی لە ملم کرد و دەستی بە ماچ و موچ کرد و وروژاندمی. خۆم لەبیر چوو، مەست بووم، سەرجێم کرد، بەڵکو زیناشم لەگەڵی کرد. خوا پەنامان بدا. بەو شێوەیە مۆڵەتەکەم دەڕۆژ بوو. ڕام بوارد ئەو ماوەیە هەمووی لە لای بووم. پاشان بەیەکەوە بە فڕۆکەیەک لە شوێنی پلە یەک دانیشتین، گەڕاینەوە سعودیا. لە تەنیشتیەک دوور لە خوا هەرچەند خوا لە سەرمان بوو، وەکو ئەوەی کە هەر هەست بەبوونی خواژ نەکەین. بەو شێوەیە ماوەی ساڵێک بەیەکەوە ماینەوە. چوومە لای بۆ سەرجێیی لە ماڵی خۆی. هەروەها ئەویش دەهاتە لای من لە شوقەی شارەکەی خۆم. شوقەکە لەو نەدەوەشایەوە، بەڵام بۆ جوانی و کۆچی من دەهات و بۆ خۆ تێرکردنی سێکسی خۆی بوو، هیچی دی نەبوو. بەڵێ ئازیزانم، ڕۆژێ خۆم و براکەم لە ڕیازی پایتەختی خۆشەویستمان بووین. قەزا و قەدەری خوا تووشی کارە ساتێکی ئۆتۆمبیل بووین. براکەم تووشی خوێن بەربوون بوو، منیش هیچم بەسەر نەهات جگە لە چەند برینێکی سووکی بێ ئازار. خەڵکی لێمان کۆبوونەوە، مانگی سوور گەیشتە هانامان. ئێمەی گەیاندە نەخۆشخانەیەکی نزیک ئەوێ. براکەم هەرزوو برایە ژووری نەشتەرگەری. داوام لێکرا خوێنی بدەمێ، چونکە خوێنمان هاوشێوە یەک بوو. گوتم بەسەر چاو چووینە ژووری خوێن وەرگرتن. پاشان بۆ پشکنین کەمێک خوێنیان لێ وەرگرتم. ئەمنیش زۆر دڵنیا بووم لە ساغیم. یارەکەم لەبیر نەبوو چەندان جار کاری سێکسیم لەگەڵیدا کردووە. بەڵێ پاش پشکنینەکە دکتۆرەکە زۆر بەغەمباریەوە و هاتە لام و گوتم توخوا دکتۆر براکەم چیەتی؟ توخوا پێم بڵێ. گوتی کوڕم دەمەوێ پیاوێکی بڕواداربی بە قەزا و قەدەری خوا ڕازی بی. لەسەر سیسەمەکەمدا بەزیم و گوتم لەبەرچی براکەم مرد؟ هاوارم کرد براکەم مرد؟ گوتی نەخێر. گوتم ئەدی چی بووە؟ پزیشکەکە گوتی خوێنەکەت پیس بووە بە ڤایرۆسی ئایدزی ترسناک. قسەکەی وەکو هەورە تریشقە بوو، خۆزگە زەوی شەق بایە و تێیدا ڕۆ بچوو بامایە. بەڵێ کە ئەو قسەیەی کرد کەوتمە سەر زەوی و بێهۆش بووم. بەڵێ قسەی دکتۆرەکە وەکو هەورە تریشقە بوو، خۆزگە زەوی شەق بایە تێیدا ڕوو بچوو بامایە. کە ئەو قسەیەی کرد کەوتمە سەر زەوی و بێهۆش بووم. پاش ئەوەی بەهۆشار بووە و هۆشیار بوومەوە هەموو گیانم دەلەرزی. ئەرێ ڕاستە من تووشی ئەو دەردە کوشندەیە بوویمە. خوایە ئەوە چەندە من وا بەو دەردەوەم. پزیشکەکە گوتی تۆ هێشتا نەخۆشنی، بەڵام هەڵگری ڤایرۆسەکەی و بەس. بەڵام هەتا دەمری لەگەڵتدا دەمێنێتەوە. خوا پشتیوانە. پاش 2 ڕۆژ براکەم بەڕووداوەکە کۆچی دوایی کرد. زۆر بۆی دڵتەنگ و غەمبار بووم، چونکە هەر برا نەبوو بەس، بەڵکو هەمیشە ئامۆژگاری دەکردم کە لەو کچە دوورکەومەوە کە دۆستەکەم بوو، چونکە بەسەرهاتەکەم لە پێشتر بۆی گێڕابووەوە. پاش 10 ڕۆژ لە مردنی براکەم
کچەکە پەیوەندی پێوە کردمەوە گوتیەوە لە چێندەری خۆشەویستم لە مێژە دیارنی. زۆر بە تووڕێیی گوتم چیت دەوێ؟ گوتی ئەوە چیتە؟ گوتم براکەم بە ڕووداوی ئۆتۆمبیل مرد و منیش نیگەران و دڵتەنگم لەبەر ئەوەیە. گوتی زیندوو لە مردوو باشترە، نەیگوت خوالی خۆش بێت لەبەر دڕەقی. گوتی کەی بتبینم؟ ڕەچاوی هەستی نەکردم. گوتم لەمڕۆوە چیدی ناتبینمەوە. گوتی لەبەر چی؟ پێم گوت بەڕاشکاوی ئەمن تۆم خۆش دەوێ، نامەوێت تووشی زیانت بکەم. گوتی چیتە؟ گوتم ئەمن هەڵگری ڤایرۆسی نەخۆشی ئایدزم، تووشی ئایدز بوویمە. گوتی چۆنت زانی؟ گوتم کە تووشی ڕووداوەکە بووین لەگەڵ برام خوالی خۆش بێ، بەسەرهاتەکەم بە تەواوی بۆ جێڕایەوە. پێی گوتم ئایا چوویتە لای کچی دی بێجگە لە من؟ پێم گوت نا، ڕاستیشم گوت. اینجا أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا لا تتبعوا خطوات الشيطان ومن يتبع خطوات الشيطان فإنه يأمر بالفحشاء والمنكر ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا ولكن الله يزكي من يشاء والله سميع عليم. واتەی ئەوانەی ئیمان و بڕواتان هێناوە شوێنی هەنگاو و نەخشە و پیلانەکانی شەیتان مەکەون. هەرکەس شوێنی هەنگاو و نەخشە و پیلانەکانی شەیتان بکەوێت زەرەر دەکات، چونکە بەڕاستی شەیتان هەمیشە فەرمان بەکار و کردەوەی خراپ و گوناه و تاوان و ناشرینی دەکاتن. ئەگەر فەزل و میهرەبانی خوا نەبوایە لە سەرەتان، ئەوە هەرگیز کەستان پاک و پوختە و ڕزگار نەدەبوون لە دەست بوختانچیەکان، یاخود بە تەوبە و پاک نەدەبوونەوە. بەڵام خوا هەر کەسێکی بوێت و شایستە بێت پاک و پوختەی دەکات و لە گوناهەکانی دەبورێت. خوایش هەمیشە بیسەر و زانایە بە تەوبە و پەشیمانیتان و بنیەتی دڵ و دەروونتان. بڵێ ئایا هیچ جار لە ژیانت خوێنت وەرگرتووە؟ دیسان پێم گوت نا. گوتی کەواتە ئاواتەکەم هاتە دی. بە تووڕێی گوتم مەبەستت چییە؟ گوتی دەمەوێت تۆڵەی خۆم بکەمەوە لە هەموو ئەو گەنجانەی بووینە هۆکاری توش بوونم. ئەوەش بزانە تۆ یەکەمیان و ئەوانی دیش وەکو تۆ لە ڕێگان پاشان تفی کرد و تەلەفۆنەکەی داخست. گوتم خوا باشترین پشت و پەنایە لەسرت ناچی ئەی کچی ئایدس. زۆر قسەی دیکە نامەوێ بیڕێمەوە نەوەک هەستان بریندار بکەم. ئێستا تەمەنم 32 ساڵە و هێشتان ژنم نەهێناوە و تووشی ئەو دەردە بوویمە. لەوەتەی 29 ساڵی دایک و باوک و براکانم داوام لێ دەکەن ژن بێنم، بەڵام ڕەتی دەکەمەوە لەبەر ئەو دەردەکە نامەوێت تووشی هاوسەری ژیان و منداڵەکانم بکەم، ئەوانیش نازانن. ئەمن لە هەمویان گەورەترم و براکەم خوا لێی خۆش بێ. زۆر حەزی لە گەڕانەوەم دەکرد، بەڵام نەیدیت. لە تەمەنی 29 ساڵی سەری نایەوە و قسەی بابم و خەونەکەی بەدینەهێنا. ئێستاش بێزار و پەشۆکاوم لە ناخەوە. پێش دەردەکە 68 کیلۆ بووم و ئێستاش تەنها 55 کیلۆم. هەموو ئەو بێزاریە دەرونیە و خەونە ناخۆشیانە لە ئەنجامی ئەو دەردە پیسەیە. نازانم کەنجێ لە ناوم دەبات. ئێستاش گەڕاومەتەوە بۆ لای خوا و تۆ بەم کردووە بە یەکجاری. پارێزگاری لە نوێژەکانم دەکەم و دەستم بە دەرس و لەبەرکردنی قورئانی پیرۆز کردووە. هەرچەندە درەنگە و کاتێکی زۆرم بەسەر چووە. ئێستاش وا ئەم پەیامەم ئاراستەی هەموو خوشک و برایانی موسڵمان دەکەم کە دوورکەونەوە لەوەی خوا پێی ناخۆشە، وەکو سەرجێیی ناشەرعی و دامێن پیسی و کار و کردەوەی حرام. ئەوە ئامۆژگاری منە کە لە ڕێگای لاپەڕەکانی ئینتەرنێت و بڵاوکراوەکان ئاراستەی دەکەم و دەڵێم بەڕاستی ژیان خۆشە و تامی شیرینە، بەڵام لەش ساغی و تەندروستیەوە. خواپەرستی شیرینترە
نەک بە چەند ساتێکی سێکسی ناشەرعی ژیانت بە فیڕۆ بدەی بەرەو دۆزەخ و خەونی ناخۆش. من ئەوڕۆ و هەموو ڕۆژێک تێیدا دەژیم و خوا پشتیوانە. ئەو بەسەرهاتەم بۆتان نووسی زۆر لێتان دەترسم تووشی ئەو نەخۆشیە پیسە ببن، بۆیە تکاتان لێ دەکەم بە لە خوا نزیک بوونەوەی زیاتر و پتەوکردنی بڕواتان، بۆ ئەوەی شەیتان لە خەشتتان نەبات بەرەو ناڕەوایی و چەپەڵی. پەنا بەخوا نەتان باتن بەرەو چەپەڵی. تکاتان لێ دەکەم کە بۆم بپاڕێنەوە خوا شیفام بدات، خوا پاداشتی ئەو کەسە بداتەوە کە یارمەتی دام لەسەر بڕاوکردنەوەی ئەم چیرۆکە بۆ پند و ئامۆژگاری لێو